لباجر سلیمانی به برهف بونا هر دو هفسروکی نیکتی نیشتیمانیا کردستان و چندین اندام مکتب سیاسی و برپرسین بزاوا گوران ریو رسمین امضا کرنا ریکفتن آدناف برا ایکتی نیشتیمانیا کردستان و بزاوا گوران بو هف پیمانی کردستان برای وچو لدسپیکا ریو رسمی دا عمر سید علی ریخری گشتی بزاوا گوران گوتارک پیشکش کرو راگهاند هفپیمانیا کردستان دناف برا ایکتی و گوران دا بر همه زنجیره کمبونان و لیکتی گهشتنه بو دناف برا هر دولادا گوتی جی حتی بشین پیک و ناف مالا کردی به هز بکن و پیک و کار بکن بو خدمت کرنا پتر افرو کو ریکفتنه ام امضا دکن به خوشحالی و دبیجم او بر همه وان بزاوانه یکو هر ایک جسر و کمام جلال و کاکنا شیروان مصطفی بزاف بو کرین حتی کو گهشتینه و ریکفتنه ام ریکوتنه برهمو دیرش کراوی بروای سیاسی هر دو خوالی خوشبو جناب امام جلال و کاگنەوشیروانە بۆ کاری هاوبەش و هاوکاتیش هەوڵێکە بۆ بە پیرەوەچوونی داخوازیەکانی خەڵک و چارەسەرکردنی کێشە هەڵپەرچێدراوەکانی نێوان بەغا و هەولێر بە تایبەتی کێشە داراییەکان و باشکردنی بژێوی و ژیانی هاوڵاتیان سەرباری ئەوەی هۆکارێکیش دەبێ بۆ سەخامگیری سیاسی و ئابووری و لێکتێگەیشتنی سیاسی نێوان هەردوو لاو دواتریش لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان لە کۆتاییدا ئومێد دەکەین ئەم ڕێکەوتنە ببێتە مایەی خێر و خۆشی بۆ گەلەکەمان و ڕاگرێکی پتە بێت بۆ بەهێزکردنی ناوماڵی کوردی هر دوی ریکفتنه دا بافل طلبانی هفت سروکی هیکتیان نیشتیمانیا کردستان گوتارک پیشکش کرو گوتی وکی بری هنگ مسوز دای کاک عمر اف ریکفتنه بو اکریزیا کردستان و گل لیمه بو دجاتی کرنا لعنه کی نینه جنابي كاك عمر من وعدك مداوى بجنابت وعدك ما نداوى بجنابت كأم ريكوتني ايما ضدي هيج لاينك نية بو يكريزي كردستان و قال كمانا من آلي راح زكم وعدك تربدن بجنابت قد ايما جاري كيتر خوشكو برانا كان مان لبزوتنوي قوران بجنايلين من حسنا كما مريكوتنا هربو ام انتخابات بيت بلكو ايما هربا يكو بين بلكو ايما هربا يكو ايش بكين هفالان ان شاء الله اما اولين هنگاوه بو اويك خونكاني جنابي امام جلال وجنابي كاگنەوشیروان بيني ندي هفدم دوی ریو رسما ریکفتنا دناف برا هر دولادا لاهور شیخ جنگی هفسروکی ایکتی گوتی مدوید اکریزیا دروشمان بگورین بو کریار او افروجی دهیتا دیتن هف پیمانیا دناف برا ایکتی و گورانه ایک جوان کارین میا اوی ایما امرو کردومان لیره من پیم وایا بفعلی ایما هاتوین بشک لمیلتا کمان یک ریز کردوه و بدلنیایی و اما قازانجکی قازانجی گشتیه و ام ناوچەیە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو بەداخەوە بەهۆی ناکۆچی نێوان بزستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ناخۆشی زۆری بەخۆیەوە بینی بۆ ئێمە هیوادارین کە لە دوایە هەو پەیمانێتیەوە ئەم ساڵی بەرەکەت بێ بۆ ئەم ناوچەیە و ساڵی ئارامی و هەنگاونان بەرەو پێشەوە بێ و لە بیریشمان نەچێ ئەو هاوپەیمانێتیە درێژکەرەوەی بەڵێنی ئەو دوو زاتەیە هەردوو ڕەحمەتی جنابی امام جلال و کاگنەوشیروان کە لە 7/5/2016 لە دەباشان بە یەکیاندا بەڵام بەداخەوە بەهۆی دەستێوەردانی ناتەندروستەوە ئێمە نەمانتوانی ئەو هاوپەیمانێتیە وەکو خۆی بگەینە جێ خۆشم مەوێ ئاواتە خوازم سەرکەوێ